بینەرانی تۆڕی هەواڵی ژیان سلااوان لێبێ و ئەم کاتتان باش دیارە کاتژمێرێ بۆ دوو کاتژمێر بەر لە ئێستا لە یەکێک لە گەڕەکانی ناوەندی قەزای چەمچەماڵ لیژنا و بەشەکانی قایمقامەتی قەزای چەمچەماڵ دەستیان بەسەر ئۆتۆمبیلێکی باڕهەڵگیری بەڕادداگرکە بڕی 20 تۆن جگەری تێدا بوو بەڵام ئەوەی جێگەی سەرنج بووە بۆ ئەندامانی لیژنەکە و سەرۆکی لیژنەکە کەس خۆی نەکردووە بە خاوەنی ئەو 20 تۆن جگەرە نەشیاوەداوە هیچ شۆفێرێکی نەبوو شۆفێرەکەی هەڵاتەوە لەو ناوەن نەبووە من شاخەوانادی سەرۆکی لیژنا و بەشەکانی قایمقامەتی قەزای چەمچەماڵ میوانمە زانارەکان لە خۆیەوە گوازمەوە کاک شاخەوان بۆ بینەرانی تۆڕی هەواڵی ژیان باز بکەی ڕووداوەکە چۆن بووە ئێوە چۆن چوونە سەر و بەڕادی بەڵێ دەست خۆشتان لێکم دیارەوەکو لیژنا بەشەکانی قایمقامەتی قەزای چەمچەماڵ ئاگادارکرێنەوە کە بەڕادێکی گەورە کە نزیکەی 20 جگەری نەشیاوی تێدا بووە لە گەڕێکێک لە گەڕەکانی شاری چەمچەماڵایە و تیمەکانمان چوونە سەری و ئێستا بینیمانەکە و جگەرە نەشیاوە لە ڕووی تەندروستی و دیارە ئەم بەڕادەش لە بازگەکانەوە هاتۆ بەڕادێکی گەورەیە توانای ئەوەی نیە بەڕێی قاچاقخانە بڕوە خۆی پرسیارەکە لێرە ئەوە دروستە بێ ئەم بەڕادە لە کۆ هاتوو بۆ چۆ ئەچێ دیارە ئەو جگەرەشە و ماڵەشی کەپی بۆ نەشیاوە لە ڕووی تەندروستەوە بە پێ ئەو ڕێنمایانەی کە لە بەڕێوەبەراتی ڤێتەنەری سلێمانی و بەڕێوەبەراتی خۆپاراستنی سلێمانی و هەروەها ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی سلێمانی کە بەدەستی ئەم و لیژنا بەشەکانەگات جگەری هاوردەکراو بە هەموو شێوازێک قەدەغەیە جگەری بەست و ئەگەر مەگەر پشکنینی لەگەڵا بێ دیارەمە هیچ جۆرە پشکنینیی لەگەڵانی و نەشیاوە لە ڕووی تەندروستیەوە ئەم ماڵە تا ئێستا چێنە ئەوەی کە لیژنا هاوبەشەکان دەستیان بەسەریا گرتووە هیچ خاوەنێکی بۆ پەیانە بووە تەنانە سایقەکەشی لێوێنە بۆ ئێمە سیوچەکەی لێوەرکردن و سیارەکە دەست بەسەرکەین ئێمەش کۆ نووسێکمان بۆ کرد لە ڕێگەی لیژنا هاوبەشەکان و خودی قایمقامەتی قەزای چەمچەماڵ و بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ لەسەر خەتن بۆی لەگەڵ دادوەری بەڕێزا قسە بکەن و دادوەرم دۆسیەمان بۆ یەکلای کاتەوە ئێمە وەکو تۆڕی هەواڵی ژیان چوونە سەر ئۆتۆمبیلەکە لەوێ ئەو هاوڵاتیانی گەڕەکەویان باسکرکە لە کاتی سەردانیکردنی ئێوە و ئەندامانی لیژنەکەتان چەند ئۆتۆمبیلێکی جامڕۆژ بۆ ڕەت بوونەوە ژمارەی وەزارەتی پێشمەرگەی پێوە بۆ بە جۆرە لە جۆرەکان پامان بەیەوە داوەکە ئەوێت چۆڵکن بۆی بەشە لە ئەندامانی لیژنەکەتان چۆڵی کردو ئەمە لایەوە چی گیان بەڵێ دیارە بە تاکید ئەمە خەڵکی گەورە تەسەوڕەکەم لە پشتێ بێت چونکە هاوڵاتێک یا بازرگانێکی ئاسایی ناتوانێت بارێکی بیستنی گۆشتی نەشیا و بە هەموو بازگانەیە دەرکە بێنێ بۆ چەمچەماڵ و لێوەشەوە بەرەو شارە بە بیانووی ئەوەی بۆ شارەکانی خوارێ بن و لیژنەکان قسە نەکەن بەتاکید جۆرێک فشار لەسەر ئێمە دروست بووە خەڵک تەسەوڕەکەم تەلەفۆنشی کردوێ بۆ لیژنەکە بەڵام ئێمە ئەم دۆسێ وەکوتم هەواڵی دادگای ئەەکەین دادگا لێ بۆی بڕیاری لەسەر بدا و یەکلای کاتەوە سزا بدرێن وا دوو کاژمێرتیە پەڕێ بەسەر دەست بەسەر داگرتنی هیچ تەلەفۆنێکتان بۆ هاتوو هیچ فشارێ لەسەرتانە بەتاکید تەلەفۆنەکرێ بەتاکید لەوەچێ لە خودی دەستگاکانیشەوە چەند دەستگایەک بتوانن وەکو پێویست ئیشەکان نەکەن لە بەرەوەی فشاریان لەسەر بێ کاری لیژنەکەی ئێوە چییە بێت ئەوەی سە دەستان بەسەر گردووە کاری داهاتوتان چێ پێم فشارانە کارتان لێکای خودیەوە تەنها تەسمیری دادگایەکەن بەتاکید ئێمە ئەم دۆسیە ڕەوانی دادگاکەین بۆی دادگا سزایان بە هەچ کەسێکی لە پشتەوە بێ سزایان با بەڕاستی ئەمە هەچ کەسێک چاوپۆشی لەمە بکە بەڕاستی ئەمە کارە ساتێکی گەورە چونکە لە کۆتایە هاوڵاتی داما باجەکەیدا چونکە ئەم ماڵە لە ڕووی تەندروستی و نەشیا بێجا هەچ کەسێک بێخوا لە شوێنێک بێ ئێمە بەتاکید لیژنەکانمان تون و تۆڵتری شەبین ئەمانە ساردمان ناکەنەوە بەڵام ناخۆشە لیژنەکان ئەگەر ئیجرعات نەکرێت لیژنەکانمان جۆرێک لە جۆری سارد بوونیان پێوە دیارە گومانەکەن ئەو جگەرە نەشیاوە خۆتانەڵێن بکرێتە بەڕادی بچووکە و لە ناو مارکێت و بازار و فرۆشگاکانی چەمچەماڵە ساغ بکرێتەوە بەتاکید دیارە ئەو بەڕادە ڕووی شارەکانی خوارەوەی نەبووە بە بەڕادی بچووک بە شێوازێکی نایاسایی و قاچاق دوور لە چاوی بازگەکان و دوور لە چاوی لیژنە هاوبەشەکانەوە تۆزی ئەکرێ بە مارکێت و شوێنە چەپەکانی ناو شارۆچکەی چەمچەماڵ و کەرکووکە بەتاکید سپاس بۆ ئامادەبوونت ئەو گوێتان لێبووتەی شاخەوانادی سەرۆکی لیژنا هاوبەشەکانی قایمقامەتی قەزای چەمچەماڵ بوو لەسەر ئەو بەڕادی گەورەی کە 20 تۆن جگەری نەشیاوی تێدا بۆ دیارە بۆتێ ئەندامانی لیژنەکە جگەرەکە جگەری تورکی بووە بەڵام ئەوەی لە ئەمانجێگەی سەسوڕمانە چۆن ئەو هەموو بازگەی بڕیوەوە چۆن هاتوۆتە چەمچەماڵەوە چۆن لە یەکێ لە گەڕەکانی ناوەندی قەزاکەیە کە هەمان گومانەکەن وە خۆی ئاماژی پێکرد ئەم 20 تۆنە کەم بکرێتەوە بە بەڕادی بچووک بەسەر فرۆشگاکانە دابش بکرێت بەڵێ